یاری کۆتایی پاڵەوانێتی تێنسی سەرزەوی کە لە هەڵەبجە کرابوویەوە لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەڵەبجە ئەنجامدرا. پاڵەوانتەکە 26 یاریزان بەشداریان تێدا کرد و 2 یاریزانیانەی پێشمەرگەی سێمەنی گەیشتنە یاری کۆتایی. یاریزانی تێنسی سەرزەوی دەڵێن پێویستە زیاتر گرنگی بە تێنسی سەرزەوی بدرێت چونکە لە ئێستادا یاریگەکانی ئەو یاریەکەمەوە بەپێی پێویست گرنگی پێنادرێت. ئەم پاڵەوانەتەیە لە پارێزگای هەڵەبجە کراوەتەوە بە بەشداریکردنی نزیکی 26 یاریزان. ئێمە لە پارێزگای سلێمانیەوە هاتوین وەکو نادی پێشمەرگە سێ نادی پێشمەرگە بەشدارە لەم پاڵەوانەتەیە کە دوانیان گەیشتۆتە یاری کۆتایی. سپاس بخوا پاڵەوانەتێکی زۆر جوان و سەرکەوتوو بوو، زۆر باشی بە جوانی یاریەکان بەڕێ ڕۆشتووە و تا ئەمڕۆ هاتووە. ئەمڕۆ یاری کۆتاییەکێکە لە پێنجشەمەوە بەردەوام بوو یاریەکان تا ئەمڕۆ ڕۆژی شەمەیە. پاڵەوانێتی زۆر بەهێز بوو، منافەسە زۆر بوو لە نێوان یاریزانەکانە. هیوادارم زیاتر گرنگی بە پاڵەوانەتەکان بدرێت و لایەنەکان زیاتر گرنگی پێ بدەن و ئاوڕێکی زیاتری لێ بدەنەوە لە دروستکردنی یاریگاکان لە دابینکردنی پێداویستەکان بۆ یاریزان و بێگومان زۆر کەمتەر خەمن لایەنەکان لە ڕووی خزمەتەوە بە تێنسی سەرزەوی لە کوردستان، لە عێراق بەگشتی لە هەموو شوێنەکان هیوادارین زیاتر گرنگی پێ بدرێت و بە وەکوتم بە دروستکردنی یاریگاکان کە بوونی یاریگا زۆر کەمە لە سلێمانی، لە هەڵەبجە، هەر بەعام لە کوردستان هیوادارین زیاتر ئاوڕی لێ بدەنەوە.